بە ڕۆژی ڕووناک تیغی مەرگ دەخەنە سەر ملی دەیان ڕۆژنامەنووس و هونەرمەند و بریندار و کۆمەڵکوژیان دەکەن. کۆمەڵکوژیەک کە بە تاوانی نەتەوەی ناو دەبرێت و هەتا ئەمڕۆژ سوێی برینەکەی ساڕێژ نەبووە. 23 ساڵە چارەنووسی قوربانیەکانی دیار نییە و حکوومەت و پەرلەمانیش گوێیان لێ خەواندووە. کۆمەڵکوژی هەولێر تاوانێک هەتا ئەمڕۆژ لە گوێی هەولێردا دەزرینگێتەوە و مێژوو ناتوانێت خۆی بگرێت لە بەردەمیدا. 23 ساڵ بەسەریدا تێپەڕ دەبێت و هێشتا لە دڵی ئازادی خوازانی کوردستاندا دەرنەچووە. گەلە کۆمەشومەکەی گوڵانی ساڵی 1992 دامەزراندنی ستاتیۆی باشووری کوردستان ئومێدێکی گەورەی بەخشیە پارچەکانی دیکەی کوردستان. لە دوای کۆماری کوردستانەوە یەکەم قەوارە بوو کورد ئیدارەی خۆی بدات. پارچەکانی دیکەی کوردستانیش چاویان لەوە بوو ئەو ستاتۆیە ببێتە زەمینەیەک بۆ کۆکردنەوەی ناوماڵی کورد و پشتیوان بێت بۆ تێکۆشانیان دژی داگیرکەران. ئەزمونەکانی سەرەتا پێچەوانەی ئەو چاوەڕوانیە بوون. شەڕی ناوخۆ بۆ یەکەم ئەزمموی تاڵی هەرێمی کوردستان. لێکەوتەکانی ئەو شەڕەوای کرد لایەنەکان بۆ دژایەتیکردنی یەکتر سڵیان لە هیچ نەدەکردەوە. تا ئەو ئاستەی هێزی عێراق و تورکیا و ئێرانیان پەلکێش دەکرد بۆ ناو باشووری کوردستان و دژ بە یەک بەکاریان دەهێنا. هێزە دەرەکیەکانیش ئەو ناوکۆکییان خۆستەوە و لایەنە کوردیەکانیان بۆ جێبەجێکردنی پیلانەکانی خۆیان بەکاردەهێنا. کوردیان بەدەستی کورد شەهید دەکرد و ئەزمونەکەیان بەرەو هەڵدێر دەبردن. زۆرترین جاریش دەوڵەتی تورک ئەم سەرکێشەی کردووە. دەوڵەتی تورکی لە ساڵی 1983ەوە هێرش دەکاتە سەر باشووری کوردستان. هەوڵ دەدات بە بیانووی بوونی هێزی پەکەکە باشووری کوردستان داگیر بکات بۆ ئەوەی دەستی بە سنووری ئەو میساقە میلیە بگات کە خۆیان دیاریان کردووە. گەورەترین هێرشیشی لە 14 ئایاری ساڵی 1992 ئەنجامدا کە زیاتر لە 200,000 سەرباز و هەزاران پێشمەرگەی پارتی تێدا بەشدار بوون. لە بەرامبەریشدا گەریلاکانی پەکەکە بەرخۆدانێکی مێژووییان نیشاندا و هێرشەکەیان تێکشکاند. بە گوێرەی هەندێک هەواڵ کە لە زاری سوپای تورکەوە بڵاوکرایەوە دەیانوت کە پارتی دیموکراتی کوردستان عێراق داوای لە تورکیا کردووە کە لە دژی هێزەکانی پەکەکە لە باشووری کوردستان هێرش ئەنجام بدات. لە کاتی ئەنجامدانی هێرشەکەشدا پێشمەرگەکانی پارتی هاوشانی جەندرمەی تورک شەڕیان دەکرد. بە پێی سەرچاوەیەکی ئاگادار لەو ڕووداوانە کە نەیدەویست ناوی بهێنرێت ئاشکرای کرد هەمان ڕۆژی دەستپێکردنی هێرشەکەی تورکیا مەسعود بارزانی لەگەڵ سەرکردەیەکی ئەو کاتی پەکەکە لە هەرێمی کوردستان کۆبووەتەوە و بەڵێنی شەرەفی داوە و سوێندی بە گۆڕی باوکی خواردووە کە ئەوان وەک پارتی بەشداریە و ئۆپراسیۆنە نابن. کۆمەڵکوژی هەولێر. دوو ڕۆژ دوای ئەو دیدارانە کۆمەڵکوژی هەولێر ئەنجامدرا. ڕۆژی 16 ئایاری 1992 و هێزەکانی پارتی لە یەک کاتدا هێرش دەکەنە سەر بارەگاکانی یەکێتی نەتەوەی دیموکراتی کوردستان، مەڵبەندی ڕۆشنبیری مێزۆپۆتامیا، یەکێتی ئازادی ژنانی کوردستان، نەخۆشخانەی گەریلا بریندارەکانی مانگی سووری کورد و ڕۆژنامەی وڵات و ڕۆژنامەی وەتەن شەمس. بەپێی بەڵگەنامەکان 83 بریندار و ڕۆژنامەنووس و سیاسەتمەدار و هونەرمەند لەو هێرشانەدا بەردەکەون. بەشێکیشیان شەهید دەکرێن و بەشێکی دیکەشیان بێسەر و شوێن دەکرێن. هەتا ئێستاش چارەنووسی بێسەر و شوێنکراوەکان نازانرێت کە ئاخۆ ئەوانی شەهید کراون یاخود هێشتا لە ژیاندان و زیندانی کراون. بەپێی راپۆرتێکی ڕۆژنامەی چەتریش کە لە ژمارە 56 ساڵی 2011دا بڵاو کراوەتەوە، ئەوە خراوەتە ڕوو کە تەرمی بەشێک لە شەهیدانی کۆمەڵکوژیەکە لە شوێنێک لەسەر ڕێگای هەولێر مەخموور نێژراون کە ناسراوە بە مەعمەل قیر. ئەو کۆمەڵکوژیە بڵێسەی ناڕەزایەتی لەناو خەڵکدا گەشت کرد. هەرچەند هەلومەرجی سیاسی ئەو کاتیش لەبار نەبوو بۆ دەربڕینی ناڕەزایەتی، بەڵام لە سلێمانی جەماوەی ڕژانە سەر شەقام و ئەو تاوانە نەتەوەییان شەرمەزار کرد. کاوە نادر چالاکوانێکی دیاری شاری هەولێرە. ئەو کات نزیکایەتی لەگەڵ یەکێتی نەتەوەی دیموکراتی کوردستان هەبووە و شاید حاڵی کۆمەڵکوژیەکەیە. ئەو باس لە هەڵوێستی خەڵکی هەولێر دەکات و دەڵێت لە کاتی تەقەوەکە خەڵک زۆر متاسیر بوو. ئێستاش ڕەنگە لە دڵی خەڵکەشی دەرنەسوویەک لەوانە ئەمنم کە ئەو تاوانێکە قەت لەبیر ناکرێت جێگای
برینی خۆی بە هاسانی ساڕێژ نابێتن هەتا ئێستاش لە دل و دەروونن مەمایە هەموو نەدەناسین بەشێکی هەر نەزان چیە بەس ئەوەندە دەزانم کە ئەوانە خەڵکی تێکۆشەر بوون شۆڕژێر بوون سەر بەهێزشی سیاسی بوون خلافی فکریان لەگە پارتی دیموکراتی کوردستان هەبوو کە مجەڕەت لەسەر ئەوەی بۆ شەهید کراینە کە ئەوە لە جیاتی ئەوەی ئێمە بتوانین هاوکاریان بکەین وەگە هاوکاریشمان پێ ناکرێ کە خلاف دەکەوتە بەیمان نەگاتە دەرەجەی کوشتن و بڕین و ئەوە لە دوای ساڵی 2000 مەودایەکی فراوانتر بۆ ڕوژاندنی ئەو کەیسە فراهەم بوو کە سوکاری شەهیدەکان زنجیرەیەک هەوڵیاندا بۆ ڕوونکردنەوەی ئایندەی ڕۆڵەکانیان دواتریش کۆمەڵەی پشتیوانی قوربانیانی جەنگ لە ساڵی 2010 دامەزرا و بەچڕی دەستی بەکارکردن لەسەر ئەو کەیسە کرد. ساڵی 2011 لیژنەی مافی مرۆڤ لە پەرلەمانی هەرێمی کوردستان دەستی بەکارکردن لەسەر ئەو کەیسە کرد و یادداشتێکی ئاراستەی وەزارەتی ناوخۆ کرد و تێیدا داوای ڕوونکردنەوەی ئایندەی بێسەر و شوێنکراوەکانی کرد. ساڵی 2012 وەزارەتی ناوخۆی هەرێمی کوردستان لە بەیاننامەیەکدا بە فەرمیدانی بەوەدانا کە هیچ یەکێک لەو بەرکەوتوانەی ئەو کۆمەڵکوژیە نەماون و هەمویان کوژراون بەڵام شوێنی گۆڕەکانیانی ئاشکرا نەکرد و ڕوونی نەکردوێتەوە کێ کوشتوونی و چۆن کوژراون. وەزارەتی ناوخۆ ئامادەیشی دەربڕی بوو کە ئیمتیازاتی شەهید بۆ شەهیدانی کۆمەڵکوژی هەولێریش دابین بکرێت کەچی هەتا ئێستا ئەو بەڵێنەشی نەبردووەتە سەر. کەسکاری شەهیدان هەوڵێکی زۆرمانە بۆ دیاریکردنی چارەنووسی کەسوکارمان زۆر بێوەڵام بوون یانی هیچ وەڵامێکیان نایاڵێمەتە ئێستا وەزیری کاروباری شەهیدان بەڵێنی ئەوەدا کە ئیمتیازی شەهیدان بەخشێتە ئەو شەهیدانی وڵێت ئەو بەڵێنەشان نەبردە سەر حکومەتیان تا ئێستا ئەو بەڵێنە نەبردە سەر بێوەڵام ماوەتەوە لە ڕێگە چەند ڕێکخراوێکی مەدەنیشەوە ئێمە هەوڵی ئەوەمەدا و تا ئێستا سەر هیچ وەڵامەکان نەهاتوو بێنە. کۆمەڵکوژی لە تۆڵەی شکستی سوپای تورک بەشێک لەوانەی چاودێری ئەو کەیسیان کردووە و هەڵسەنگاندنی لەسەر دەکەن پێیان وایە ئەوەی ڕوویدا لە تۆڵەی شکستی هێرشەکەی سوپای تورکدا بووە کە لەسەر دەستی گەریلا چەشتیان شاید حاڵانی ڕووداوەکە ئەوە ئەشکرا دەکەن کە میتی تورک لەناو ئەو پێشمەرگانەدا هەبووە کە کۆمەڵکوژیەکەیان پێکهێناوە. ئوسلوبی توندوتیژیەکەی کە بەکار هات بەرامبەر هەواڵان ئوسلوبی پارتی نەبووە ئەو ڕقوچینەیە هەمووی بەس ئوسلوبی پارتی نەبووە لەوە پێش بۆ شێوەیەی نەبووە مەسەلەن زۆر جاری لێکدان بووە پێکدادان بووە خەڵکیان کوژایە بەو شێوەیەی نەبووە مەسەلەن دەستیتە سەر جەنازەیەک 100 گولەی لێ بدەیت ئەوە ئوسلوبی پارتی نیەوە ئوسلوبی تورکە بۆیە تەوەقع دەکرێت خەڵکی تورکی لەگەڵداری. پاش 23 ساڵیش لەو تاوانە ئێستا ئەو شوێنانەی کۆمەڵکوژیەکانیان تێدا ئەنجام دراوە خاپور کراون و بینا و باڵەخانە لە شوێنەکانیان دروست کراوە لە کاتێکدا گومان هەیە هێشتا ئێسک و پرووسکی شەهیدانی ئەو تاوانە لەو شوێنەدا هەبن.